هل يك لمانا هو نشان دريب روبو سرايات بالتي وانا ليرة ما ليرة هنا كشمان دانا وبس هو بداخل دا هنا ريجنيا جواني مش حاولي ولا هريم كردستان باكتين شاركان بلام سيدكين بيسترين شاركان روي كواليتي هو مثلا بصرة عمارة السماوية ناصري كوتا كما كانت جيتي حكمي ولا كوتاي جاب بوننا اما بارانا اما زور جريني بباران لدينا بروي وصالاني لداش أم إما تيمانية أمانة تايبة بخومان همو أمانة بشيوكي روجانا كاجميرانا هفتانا ماغانا نشان دري وانا عندك ويسكي كواليتي هوا ويسكي كشواي زانكوي رابرين رادا جينين كام ويسكيا گرینگی زۆر دەدات بە کوالیتی هەوا و کەش و هەوا کە ئەمە بۆ ئەمڕۆ گرنگێکی زۆریان هەیە لەبەرەوەی هەم بۆ مەسایلی ژینگە بۆ مەسایلی تەندروستی و تێگەیشتن لەو کێشە ئاو هەواییانە یان کێشە ژینگەیانی کە لە ناوچەکە و لە ساسی عێراقیشدا ڕوو دەدەن. ئەوەی کە هەیە وێستەکەی ئێمە بەڕاستی گرنگی بە گازە گەرمی پارێزەکان دەدا ئەوان کە پێیان دەگوترێت گرین هاوس ئیفێکتیان گرین هاوس گازس کە دەبنە هۆی گلدانەوەی گەرمی و گرنگی بە ئەو تەنۆلکە ڕقانە دەدا کە کێشەی زۆر گەورن ئەمڕۆ لە کۆمەلگادا کە هۆکارەکانیان مثلەن ئۆتۆمبیلەکانی دەتوانین بڵین دووکەڵا و وشکە ساڵیە وشکیە کە وەکو PM2.5 و PM10 و گازە گەرمی پارێزەکانی وەکو COS CO2 بۆ نمونە ئۆزۆنە لە ئاسی نزمدا کە ئۆزۆن بۆ خۆی گرنگی زۆری هەیە لە چینی ئۆزۆنۆسفیر بەڵام لە ئاسی نزمدا دەبێت هۆی گەرمبوونی زەوی کە مثلا عێراق لە ئاسی وڵاتانی کە کێشەی گەرمبوونیان هەیە پێنجەمی عالەما کاوە مشکلێکی زۆر گەورەیە. ئێمە لە ڕێگەی ئەم وێستگەیەوە ڕۆژانە بە شێوەیەکی لایڤ دەتوانین بڵێن ناوەندەکەی ئێمە دەبێتە ناوەندێکی چاودێری متابعی ئەو مثلا ئەو کێشانەی دەکەین و چاودێری ئەو خاڵانە دەکەین لەکوێدا ئێمە مشکلەمانەیە لەکوێدا کوالیتی هەوامان خراپە لەکوێدا PM2.5 بەرزە بۆی کە لەگەڵ دام و دەستگاکان لەگەڵ حکومەتە خۆجیەکانی ئێمە لەسەر خەت بین بۆی کە چارەسەری ئەوە بکەین بە چ ڕێگەیەک چارەسەری ئەوە بکەین. و لە وێبسایتەکەی ئێمە ڕێنمایی تەندروستی دراوە بۆ نمونە لەگەڵ بەرزی ئێر کوالیتی لە منتقەیەکدا ڕێنمایی دراوە. ڕێنمایەکە بە شێوەیەکە کە ئایا بۆ کەس هەموو جۆرە کەسێک ئەم ڕۆژە من بچمە دەرەوە یان نەچمە دەرەوە سەفەر بکەم بۆ منتقەیان نا. ڕێنمایی تەندروستیەکە ئاماژە بە کۆمەڵە خاڵی گرنگ کراوە بۆ نمونە ئاساییە بۆ کەسێکی تەندروست بەڵام بۆ کەسێکی کە حساسە یان کەسێک کە ڕەبۆی هەیە مشکلەیەکی تەندروستی هەیە پێویستە بم خۆ پارێزیانەوە بچێتە دەرەوە. وەلا بەشی کێ لە وێبسایتەکەمان کە دوای بۆ هەموو دەستگاکانی ڕاگەیاندن ئێعلان دەکرێت ئەوەیە کە نەخشە هەیە بە شێوەیەکی لایڤ هەموو جۆرەکان بە باران و بتوانین بڵین بە ڕێگەزەکانی ئاوهەوا بە کوالیتی هەوا و بە هەموو شێوەکان بە شێوەیەکی لایڤ نیشان دەدرێت و هەموو شارەکان تۆ کلیک لە هەر شارێک دەکەی واشمان کردووە جگە لەوەی شارەکان خۆمان تەحدیدی بکەین بە لۆکەیشنیش بۆ نمونە من لە سلێمانی ڕاستە خۆڕانی نیشان دەدا ئۆتۆماتیکەن دەچێتە سەر سلێمانی هەموو شتانە نیشان دەدرێت کە تۆ دەتەوێت. و شتێکی کەی زۆر گرنگی هەیە ئەوەیە کە ئێمە ئەم داتایە بۆ خۆمان وەکو سنتەری توێژینەوە سنتەری گلۆبال وۆرمینگ ئەم داتایە دەمێنێتەوە. ئێمە کاتژمێرانە ڕۆژانە هەفتانە مانگانە و ساڵانە دەتوانین داونلۆدی بکەین توێژینەوەی لەسەر بکەین و دەتوانین بە لەگەڵ حکومەتی خۆجێی و لەگەڵ زانکۆ ئێمە هاوکاری بین بۆ ئەو پلانانەی کە دادەندرێت لە ئایندەدا کە ئێمە چی بکەین. ئایا کوالیتی هەوا ئێمە بەراورد بە وڵاتانی دەوروبەر بە بەراورد بە ناوچەکە لەکوێن ئایا مشکلەکان لەکوێن و ئێمە چی بکەین کە لە پلانی ئایندەدا کە پلانی شاردا دەندرێت کوالیتی هەوامان یان ڕێگەزەکانی ئاوامان بەرەو باشتر بەرین. لەسەر سەرەکی ئەمە وێستگەکەیە لێرە ئەگەر کلیک بکەی مامۆستا شادی سێتێک هەموو شارەکان هەن جگە لەوانەیە کوێمان بوێ ئێمە دەتوانین بەراورد بکەین نەخۆشیەکانی دڵ و کۆمەڵی نەخۆشی زۆر دروست دەکەن. ئەمان تۆزە گەورەترە ئۆزۆن لە ئاسی سەرەوە سوودی زۆرێ بەڵام لە ئاسی خوارەوە زیانی هەیە گەرم. سنتەری توێژینەوەی زانکۆمان سنتەرێکی تایبەتمان هەیە بە کەشەوە کە کار دەکات لەسەر گەرمبوونی ژینگە سەرچاوە سروشتەکان و پاراستنی ژینگە بەگشتی ڕاگەاندنی ئەو وێستگەیە تایبەتە بە کەشوهەوا بە تایبەتی پیسبوونی ژینگە بە تایبەتیش پاکی هەوا یاخود کواڵیتی هەوا. ئەو وێزگەیەکێک دەبێت لە وێزگا باشەکان لەبەرەوەی ئێمە پشتی پێدەبستین بۆ توێژینەوەی زانستی و لە داهاتوودا سەرجەم داتای
شارەکانی کوردستان ڕیکۆرد دەکا و بە کواڵتێکی باش دەکەوێتە بەردەستی توێژەران بۆ ئێمە بتوانین سوودی لێبین بۆ توێژنەوەی زانستی. یەکێک لە خاڵەکانە خاڵەچکە کە زۆ گرینگە ئەوەی کە ئێمە بتوانین لە کامپەسی زانکۆماندا و لە دەڤەری ڕاپەڕین بزانین ئەو شوێنانەی کە پیسبوونی ژینگەی تێدا بە تایبەتی پاکی هەوا یاخود هەوای پاک بتوانین بە چ ڕێگەیەک چارەسەری بۆ بدۆزینەوە بۆی بتوانین کەمترین زیان بگات بە دانیشتوانی ئەو دەڤەرە یاخود ئەو ناوچانەی کە پیشە سازین بە تایبەتی. لێرەشەوە کاک دکتۆر ڕێبین سەرپەرشتی سنتەری گلۆبال وۆرمینگ دەکا. داتاکان چی؟ داتاکان ئەگەر سەیری سەرەوە بکەن ئایا کوالیتیە PM2.5 ئەمانە باز لە کوالیتی هەوا دەکەین بۆ ڕێنمایی تەندروستی دەدەین بۆ ئەمە چۆنە زۆربەی خەڵک بە شێوەیەکی ئاسایی دەتوانێت لە چالاکان دەرەوە بەردەوام بن یاخود کۆمەڵاسیارەکان خەڵکیان ئێستا پێویستە چالاکی جەستەی یا فرسەت درێژخانەکان کەم بکەنەوە بۆم حاڵەتە.